دیارە هەمیشە ئەمەژە بۆ کراوە کە فۆتۆ ئەتوانێت تەواوی ئەو ڕووداوانەی کە لە هەر شوێنێکی جیهانە هەنجارێکی تر تۆماریان بکاتەوە و بێگومان قسە و باسییان لەسەر بکاتەوە و بتوانێت بە شێوەیەکی زۆر تەواو دۆکۆمنتیان بکە. ئەبینین کە بەهۆی کۆرۆناوە بەشێک لەم بڵین کارانە بێگومان لە ئێستا بە شێوەی ئۆنلاین بە ئەنجام بەگەێنرێت و ئەو کێبڕکە فۆتۆگرافیانە خود بڵین کێبڕکە هونەریەکان بە شێوەیەکی گشتی بەردەوام بوونیان هەیە. ئەوەی جێ خۆشحاڵیە کە فۆتۆگرافەرێکی کورد بتوانێت بە وێنەکانی و بە فۆتۆکانی جارێکی تر بتوانێت بەشداری لە یەکێک لە بڵین نمایشەکان یا خود بڵین لە پێشانگە هەرە دیارە جیهانیەکانە بکات لە وڵاتی کەنەداوە بتوانێت تەواوی ئەو جەنگ و نەهامەتی و قورسانی کە لەسەر هەرێمی کوردستان بۆ لە ماوەی 40 ساڵی ڕابردووە جارێکی تر بگەێنێتە جیهان. یەکێک لەو فۆتۆگرافەرانە کە ئەویش کاک زەردەشت عوسمانە کە فۆتۆگرافەری جەنگ و ئاشتیە لە ئێستا بەشداری کردووە لە یەکێک لە پێشانگە هەرە دیارەکان لە نێو وڵاتی کەنەدایە بە شێوەی ئۆنلاین و بێگومان قسە و باس هەم لەسەر فۆتۆکان و لەسەر پێشانگا کاکەم بە میوانداری بەڕێزیان کە ئێستا لای من میوانن. کاک زەردەشت سڵاو لێبێ، ئێوارت باش بێ. ئێوارەی ئەو بینەران باش. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. فۆتۆگرافی جەنگ و ئاشتی واتای چییە کاک زەردەشت؟ زۆر سپاس. فۆتۆگرافی جەنگ و ئاشتی ئەگەر پۆلێنی بکەین بەمانەی جەنگ ئێمە وەکو کورد لە هەر چوار پارچە وەکو هەمیشە وەکو کەرەستەی جەنگ بەکار هاتوین. ئەمە وەکو لە دیوی جەنگەکەەوە لە دیوی ئاشتێکەشەوە ئێمە ئیشی لەسەر بکەین. ئێمە ساڵانە خەڵاتی نۆبڵ ئەدرێ بۆ ئاشتی، بەڵام لەگەڵەوەیە هەمیشە ئەو وڵاتانی کە ئیدعای دیموکراسیەکەن هەر خۆیان جەنگمان بۆ دروستەکەن و هەر خۆشیان خەڵاتی نۆبڵمان بەسەرەوە وەرئەگرن. جا منێک وەکو کورد وەزیفەی خۆمە کە بتوانم لەو بوارە ئیش بکەم وەکو جەنگ و ئاشتی. باشە کاک زەردەشت، ئەوەی کە ئەزانین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە و بەڕاستی لە ساڵی 2014ەوە کورد لە ململانەیەکی زۆر بڵین قورسە ئاژی هەم بە بۆنەی شەڕی داعش و تەواوی ئەو بابەتانی کە ئێستا بڵین لە نێو تاوی کوردستانی گەورە بە شێوەیەکی گشتی ئەمای بینین. ئێوە تاوی ئەم بابەتانە چۆن دۆکۆمنت ئەکەن؟ ئایا فرێی هەمووی ئەکەون لە خۆتان دۆکۆمنتی ئەکەن و چۆن بیرۆکەی ئەوە بێت کە ئێوە جارێکی تر بۆ نمونە پیشانی خەڵکی دەرەوەی بنەوە؟ ئەمەوێ بڵێم هەتاکو ئێستا ئەو کارانەی کە کراون خۆشبەختانە کەم تا زۆر لەسەر ئاستی چوار پارچە کراون. ئەوەی ئێستا کە من بۆ پرۆژەیە بەشداریم کردووە لە کەنەداوە لەسەر ئاستی مناڵانی دوای جەنگا یاخود بڵێم ناوی پرۆژە تازەکەمان لەسەر ئاستی مناڵانی دوای جەنگە لەسر سنووری سووریا و عێراق. بۆچی ئەمەمان هەڵبژاتەوە؟ بەڕاستی ئەمەی کورد هەمیشەوەکو کەرەستە بەکار هاتوین، هەمیشەوەکو ئامرازێک بەکار هاتوین. منیش پەیامم لە ئیشەکانما زۆرتر جەخت لەسەر ئەوەکەمەوە کە ئیتر بەڕاستی هەرچەنە ئەمە دڵدانەوەیشی کوردانەیە بۆ خۆمان ئەوەی کە بمانەوێت ئێمە ئیشی لەسەر بکەین ئەبێت لە دیوەکەی دیوە سیاسیەکەیەوە بڕوانین کە ئەبێ بوەسێنرێت. هەنێک کات فۆتۆ ئاماژەیەکی زۆر زۆر گەورە ئەگەیەنێ بەوەی کە پەیامێکی جیهانی لە پشتەوەیە ئەوەیە کە ئەتوانێت جەنگ بوەستێنێ، ئەتوانێت ببێتە هەوێنی ئاشتی. ئەو ئیشانەی کە لە ئاستی هەر چوار پارچە کراون بەڕاستی چونکە ئێمە کیانی سەربەخۆنین، چونکە ئێمە دەوڵەتێکی وانین، هەوڵی تاکە کەسیە بەڕاستی چه هونەرمەندی تەشکیلی و چه هونەرمەندی فۆتۆگراف ئەتوانین بڵێم هەوڵی تاکە کەسی کەم تا زۆر هەربوونی هەیە. کاک زەردەشت، ئامانجی بەشداریکردنی فۆتۆگرافەرێکی کورد بە کۆمەڵێک فۆتۆی جەنگ کە لە نێو جوگرافیای وڵاتەکەی خۆی بە بڵێن ڕووی یاوە لە نێو کەنەداوە خۆ بڵێن لە وڵاتێکی خۆرئاوا بە شێوەیەکی گشتی چییە؟ پەیامەکەی تۆ چییە؟ پەیامی ئێمە هەمیشە ئەو بیوەریەمان هەبێت کە دەستبەرین بۆ ئەوانەی کە نەبینراون پیشانی بین بە ڕووی جیهانە. هەمیشە ئەو بیوەریەمان هەبێت شتە نەبینراوەکان ببینین، پیشانی خەڵکی بین. ئەوەی بۆ ئێمە گرنگە سەرڕای ئەوەی کە علاقە و پەیوەندێکی زۆر باشمان دروست کردووە لە داهاتووە کاری تازەمانە بێت. ئەوەی بۆ ئێمە گرنگە دڵدانەوەیشی ئەو وڵاتانەیە بە شێوازێک کە ئێمەش مرۆڤین، یعنی ئێمەش ئاشنایەتی ژیانمانەیە، ئاشنایەتی ژینگەمانەیە لەگەڵ چواردەورمانە. بۆ ئەبێ کورد هەمیشە بە درێژایی 100 ساڵ ئێمە هەر لە ناو جەنگە ژیاوین. ئیتر مافی ئەوەمان هەیە کە بژین بەڕاستی. باشە کاک زەردەشت، بێگومان چاوی بینەر دوو جۆرە، ئەوانەی کە بۆ مەبەستم لە پێشانگایەکی فۆتۆگرافی بە شێوەیەکی گشتی فۆتۆگرافەران بە چاوی فۆتۆگرافی و بە چاوێکی جیاوازتر و چاوی کامەرەکانەوە فۆتۆکان ئەبینن و خەڵکی ئاسایش بە شێوازێکی جیاوازتر تعبیر لە تەواوی فۆتۆکانەکە. تۆ کارزانەوەی بڵین ئەو کەسانم پێ بڵێ کە
هەم فۆتۆگرافەرن و لە پێشەنگەکە بەشداریان کردەوە هەم کەسانی ئاسایش چۆن کاردانەوەیان هەبوو بۆ ئەم فۆتۆیانە کە دەکومان لە سنووری هەرێمی کوردستانی گەورەیان و هەموو جەنگە. پرسیارێکی جوانە ڕاستی بۆ ئێمە کەم تا زۆر ئیشی واقعیەکەین بۆ ئەوەی کە هەمیشە دۆکومنتی ئەو بابەتانەیەکەین کە بەسەر میلەتەکەمان هاتووە ئەوەی سیاسیەکان لە پشتی پەردەوە گوتارێکی سیاسیەکەن ئێمە ئەتوانین ڕاستەوخۆ ئەم وێنەیە پیشانی هەموو گیان بین کە پەیامێکی ئاشتی لە پشتەوە بێت کە بڵین جەنگ با بۆستێت یاخود پەیامێکی ئاشتی ئەوەی هەبێت کە بڵین ئەو دیوە نەشاراوانەی کە بەسەر مرۆڤایەت ئێمە پیشانی بین ئەوەی بۆ ئێمە گرنگە بە جیهانیبوونی ئەم کارانەیە و سنووری وڵات تێبپەڕێنە چونکە ئاماژەی فۆتۆ زمان ناناسێت بەڕاستی یا ڕاستە خۆی زمانێکی تایبەت بە خۆی هەیە بەڵام زمان و تەمەن ناناسێت بۆیە ئیشێکی ئێمە تایە بەشدارە بێت بەڕاستی ئەرکمان قورستر ئەکات بەوەی کە لە داهاتووە بتوانین ئیشی تری لەسەر بکەین لەسەر ئاستی هەر چوار پارچە. باشەکەم سەردەشت کۆزانین کە فۆتۆگرافەران بێگومان زۆرن بۆ کارێکی لەم شێوەیە تەنها نمایش بوو کارەکە یاخود بۆ کێبڕکێ بوو خەڵاتی چیا بوو بە شێوەی سەرەتا بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوو لەسەر ئاستی هونەرمەندانی ئێران و لەسەر ئاستی هونەرمەندانی جیهان من وەکو عێراق تایە بە میوانی تایە بەشدار بووم بە شێوازی ئەوەی کە لە دوای پێشنگاکە سوپاسنامە و شکر و تەقدیرمان بۆ هاتوۆتەوە کە خۆشبەختانە ئەبیتە ئەندامێک لە دامەزراوی هونەری گوزار لە ئێران و خۆشبەختانش لە پەیوەندیکی باشمان بەستۆ لەگەڵ دامەزراوی هونەری ئارت لە کەنەداوە ئەوەی جێی خۆشحاڵێ بۆ ئێمە من لە ماوەی ئەم ساڵان لەسەر وێبسایتەکەیان کارەکان نمایش ئەکرێت و بڕیاری خۆشم یاوە ئەگەر هەر کارێک فرۆشی هەبێت بەڕاستی پێشکەشی کەم بۆ مناڵانەی کە قوربانی جەنگن لە سووریا و عێراق. باشە ئەو بڵین کارە یاخود بڵین ئەو پێشانگای بە شێوەیەکی گشتی ئەتوان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێوە کارەکانتان بفرۆشن و بۆ نمونە داهاتێک پیا بکەن؟ بەڵێ بەتاکید هەر کارێک نرخی خۆیمان لەسەر داناوە بۆ یەکە بینەری دنیای دەرەوە کە ئەی بینێت بەڕاستی نرخی خۆی هەیە و ئەوەی لای ئێمەش بەڕاستی ئۆرگانایزێکی بۆ شێوازە نییە کە بتوانرێت نرخی کارەکانمان هەڵبسەنگێنێ مەجبوری نێمە لەگەڵ دەرەوەیە ئەو سنوورە ببڕین ئەو سنوورە تێک بشێنین بەڵێ بەتاکید نرخمان لەسەر داناوە ئەوەی کە ئەمێنێتەوە خۆشبەختانە ئەگەر بفرۆشێ کارەکانمان لە ئاستی نێودەوڵەتیە ئەوەی تر کۆمەڵێکاری خەیری ترمان بەدەستەوەیە. زەردەشت بێگومان زۆرینەتان دیارە لەم پێشانگایە پێشانگای فۆتۆگرافیە کارتان لەسەر جەنگی وڵاتەکەی خۆتان کردووە تا چەند ئەو فۆتوانی کە تۆ ناردووتن کاریگەری هەبووە یاخود بڵێن قسە و باسی لەسەر کراوە؟ من پێم خۆشە لەسەر ئەم پرۆژەیە تازە قسە بکەم لەسەر جەنگی بایۆلۆجی لەم کاتەی کۆرۆنایە بەڕاستی لە دنیای نەگریسی کۆرۆنایە پۆلێنی سیاستم کردووە بە دوو جۆر سیاست دیوێکی بغز و ڕق و چینەیە دیوەکەی تری خۆشگوزارانی کۆمەڵایەتیە ئەوەی کە ئێمە لە ئێستاە بەسەر دنیای مرۆڤایەتیە زۆر کات پرسیارگەلێک بە مێشکی ئێمە هاتووە کە ئاخۆ ئەم کارانە مرۆڤ دەستی هەیە لە تیانە یاخۆت کردەیەکی ئیلاهیە ئەوەی کە لێرەیە کە من دوو ڕەهەندی سەرەکی امتیا بەکارهێناوە یەکێک لەو ڕەهەندانە سڕینەوەی ئەو دەوڵەتانەیە کە لە پشت ئەم کارە بایۆلۆجیەوەن کاری بایۆلۆجی یعنی چی یعنی جەنگی بایۆلۆجی کە پرۆژەکەمان لەو بەو ناوەوەیە جەنگی بایۆلۆجی کارەکە بە هەمان شێوەی ڕابردووە کە تایە کارمان لەسەر کردووە ئەمەژێ بەم فۆتۆیش بەم کە لە پشتی ئێمەوەیە ئەمە تەواوی کارەکانی ئێوەیە کە نمایش کراوە لەنێو ئەمە پێشنگای ئەوەی کۆرۆنایە بڵێ لە سەردەمی کۆرۆنایە لە پێش ناوەڵا ئەمەیان ئەوە نییە ئەمەیان ئەوەی پێشووترە کە تایە بەشدار بووین ئەگەر سلایدەکە پیشانمان بن کە جەنابە بەشداری ئەمە ئەرجەنتینێکی ترمای کاک زەردەشت بەڕێزت بەوش بۆ مادەم کارت لەسەر بۆ جەنگ کردووە ئەمێ بزانم ئەو دۆکومنتی کە لە لای تۆیە لە ساڵی چەنەوەیە و ئەو فۆتوانی کە تۆ بەشداریت پێ کردووە لەم پێشانگای هی ساڵی چەنە؟ بەڵێ لە 2014 لە جەنگی داعشەوە هەتاکو جەنگی کۆبانی و ئەفرینیش تایەتی ئێستا ئەمە یەکێک لە ئاوارەکانی لێکێک لە خێزانەکانی ئەفرینە ئەمە کۆبانیە یەکێک لە فۆتۆکانمانە ئەمەیە کە بەشداری فێستیڤالەکەی کردووە بەڕاستی
کاردانەوەیان فۆتۆی چۆن بۆ لای فۆتۆگرافەران لای بینەران بەتاکید لە لیژنەی تەحکیما کە کاردانەوەیکی نەبێ هەڵنابژێرێت چونکە لە ئاستێکی نێودەوڵەتیایە ئەمەش پۆستەری ئەو پێشنگایەکەتیا بەشداریمان کردووە. ئەو فۆتوانی کە تۆ نردبوون کاک زەردەشتی ساڵی چەند بوون؟ هیچ ساڵی 2016 بوو لە کۆبانی و لە ئەفرین گرتبووم لەسەر سنووری سووریا بەڕاستی هەر لە دوای جەنگی کۆبانیەوە تایە بەشداریم پێکردووە. بێگومان ئێستا خاوەنی ئەرشیفێکی زۆر باشی فۆتۆی جەنگی و پاشماوەکانی با بڵین پاشجەنگ و ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک لە پاشجەنگ ئێستا چەند وێنەت لەلایە؟ من هەر لە نەویەکەوە گەربیگرێ وەکو ئەرشیف کە هەمیشە بە دوواداچوونم بۆ کردووە، یعنی تموحی ئەوم هەبووە کە زۆرترین ئەرشیف لای خۆم دۆکیومنتکەم. لە ئێستەیشا پرۆژەیەکی تازەمان هەیە لەسەر دۆکیومنتکردنی ئۆردوگاکانی ئێران کە لە ساڵی 1992 لە هەڵەبجا و هەڵەبجایانە کە لە ئۆردوگای ئێران ژیاون هەر بەناوی ئەوەیە پرۆژەیەکی تازەمان لەگەڵ کاکمەریوانە لێرەوە ڕێزوسڵام بۆی هەیە ڕیوایەتەکانی هەڵەبجەیەکان لە ئۆردوگاکانی ئێران. ئەمەش درێژکراوی ئەو دۆکیومنتەیە کە لە ڕاپەڕینەوە هەتاکو ئێستا کە لە دوای ئەوشەوە جەنگی داعش و لە دوای ئەوشەوە بەڕاستی سەرکەوتنی هێزی پێشمەرگە و شەرەوانان لەسەر ئاستی هەر. باشە کاک زەردەشت، ئێمە خاوەنی هیچ ناوەندێکی فۆتۆگرافی با بڵێن دیارین کە تۆ بتوانیت وەکو فۆتۆگرافەرێک ئەندام بیت و بتانی کە تەواوی ئەو فۆتوانی کە لە لای تۆیە بتوانێت لەوێ پارێزراو بێت و بتوانیت لە ڕێی ئەو ناوەندەوە یاخود لە ڕێی ئەو شوێنە دیارەوە تۆ جارێکی تر بەشداری لە فستیڤال و چالاکیەکانی دەروی کوردستانە بکەیت. بەڵێ خۆشبەختانە ئاژانسی میترۆگرافی هەیە و لەگەڵ دامەزراوی ئارتڕۆڵی بەریتانی کە ئۆفیسیان لە هەولێرە لەسەر ئاستی دنیای دەرەوە کار لەسەر کولتور و هونەرەکەن و سندیکای فۆتۆگرافەرانیشمانەیە. ئەوەی کە بۆ من گرنگە هەمویان بەڕاستی ئەرکیان کردو و بەردەوام لە ئەرکان ئەو هەوڵە تاکە کەسیانش کە دووبارە یەکەمەوە لەسەر ئاستی تاک ئێمە کارمان کردووە، بەڵام لەسەر ئاستی ئۆرگنایز خۆشبەختانە وردە لەوە ئەتوانین سنووری دەرەوە تێپەڕێنی ئەم ساڵانەی دەستەکانتان خۆش بێ کاک زەردەشت، وەکو دووە پرسیارم بۆ بەڕێزە پرۆژەی ئایندەتان چی ئەبێت و چ کارێکی تر هەیە کە بێگومان بتوانێت کە شەڕ و پاشماوەی شەڕ و جەنگی بە هەرێمی کوردستان بە دەرەوە بناسێنێت؟ من پێم خۆشە لە ئێستاە ئاماژەش بەوە بکەم بەڕاستی فۆتۆگرافەر کە پۆلێن کراوە بۆ فۆتۆگرافەری دۆکیومنتەری و جۆرنالیست و فۆتۆگرافەکانی تر ئەوەی کە بۆ ئێمە ئەرکێکی زۆر لێنە، چونکە بەڕاستی چیرۆکێکی لە پشتەوەی و بەرپرسیارەتێکی نەتەوەیمان لەسەر ئێمە ئەبێ کار لەسەرەوە بکەین. لە ئێستاە سەرخاڵی پرۆژەیەکی تازەم لەسەرەوەی کە هەمیشە پەیامە ئاسمانیەکان پەیامی سەلامیان پێ بووە، پەیامی ئاشتیان پێەیە، بۆچی تا ئێستا جەنگ هەر بەردەوامە. ئەمەوێت لە ژێر ناونیشانی ئەو تایتڵە کارێک بکەین بە ئومێدیەوەی کە مەسیجێک بێ بە دنیای دەرەوە کە چیتر جەنگ بوەستێت. بەڕاستی دەسەکان خۆش بێ، زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بووی. بەڕێز زەردەشت عوسمان، فۆتۆگرافەری جەنگ و ئاشتی، سپاس بۆ میوانداریتان.